دوو هەنگاوی گرنگ بۆ سەرزنشکردنی یەکێک لە نزیکترین هاوپەیمانانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سینات شەرمەزاری دەربڕی لەسەر کوشتن و مەینەتیەکان لە یەمەن. لەشکری سعودی بە هەر پێوەرێک هەڵی سەنگینی تاوانبارە بە تاوانی شەڕ. وەکات لە مێژە بەسەر چۆ بۆ ئێمە تا بڵێن بەسە. هەروەها شازادەی جێنشینی عەربستانی سعودیە محەممەد بن سلمان تاوانبار کرا بە کوشتنی ڕۆژنامەوان جەمال خاشقچی 2 مانگ پێش ئێستا. ئەگەر هەشتێک بزانیت لەبارەی شازادەی جێنشین ئەوە دەزانیت کە بە هیچ شێوەیەک ناگونجێت 17 پیاوی نزیک لەو بچنە ناو فڕۆکەیەک و بڕۆن بۆ وڵاتی سێهەم پیاوێک لێت لە بکەن لە ناو کنسوڵخانەیەک و تەرمەکەی بشارنەوە و بگەڕێنەوە و ئەو هیچی لەم بارەیەوە نەزانی بێت. بەڕێوەبەرایەتی ترامپ ئاماژەی جۆراوجۆری داوە لەسەر ئەوەی کێ بەرپرسیار بکات لەو کوشتنە کە ڕیاز تاوانەکە دەخاتە سەر بەرپرسانی تر. کۆشکی سپی هەروەها زۆر بە توندی دژی پچڕاندنی هاوکاری لەشکری نێوان واشنگتن و ڕیازە و هەندێک لە سیناتۆرەکانیش هەمان بۆچوونیان هەیە. ئەگەر تۆ حوسی بیت و لە ڕۆژنامە بخوێنیتەوە کە سیناتی ئەمریکا دەنگی داوە بۆ کۆتایی هێنان بە پشتیوانیکردنی عەرەبستانی سعودیا دەزانی بیر لە چی دەکەنەوە؟ پێویستمان بەڕێکەوتنی ئاشتی نییە. ئێستا ڕەنگە بتوانین ئەم شەڕە ببینەوە. سینات لە کاتێکدا ئەم بڕیاریدا کە هەواڵی پێشوەچوونی و توێژی ئاشتی یەمەن بە پشتیوانی نەتەوەی گرتوەکان لە سوید بڵاو بووەوە. ئەو هیوایش دێتە ئاراوە هاوکاریە مرۆیەکانی کە زۆر پێویستن بگەن بە وڵاتەکە. هاوکات لە واشنگتنەوە پەیامێکی بەهێز دەدرێتە عەربستانی سعودیا. بەجیان ڕادەگەین ڕێز وڵاتە گرتوەکانی ئەمریکا بەردەوام نابێت لەوەی ببێت بە بەشێک لە گەورەترین کارەساتی مرۆڤایەتی لە ڕۆی زەویدا. بڕیارەکەی سەر یەمەن دەسەڵات دەدات بە کۆنگرێز بۆ بڕیاردان لەسەر ئەوەی کەی ئەمریکا لە شەڕێک تێوەگلێ. بۆی هەیە تەنها ئاماژەیەکی کورتخایانی سیمبولیک بێت لە کاتێکدا ئەنجومەنی نوێنەران بڕیاری دەنگدانی لەسەر دەسەڵاتی شەڕ هەتا کۆتایی ساڵ بە دوورزانی.